بە پێی و بەڵگەنامە و زانیاریانەی دەستێ NRT کەوتووە زانکۆی ئەمریکی لە سلێمانی کە بەرەم ساڵح سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارانی زانکۆکەیە بەڕی زیاتر لە 131 ملیۆن دۆلاری وەرگرتووە لە داهاتی نەوت. سەرباری ئەوەی کە خوێندن لەو زانکۆیە بەپارەیە بۆ خوێندکاران، هەر خوێندکارێک دەبێت ساڵانە نزیکەی 10,000 دۆلار بدات بە زانکۆکە ئەگەر پشتیوانی دارایی نەکرێت لەلایەنێکی ترەوە. وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە NRT ڕاگەیاند کە زانکۆی ئەمریکی لە سلێمانی بڕی 88 ملیۆن و 805 هزار دۆلاری لە پارەی نەوت لەلایەن وەزارەتەکەوە پێدراوە. هەروەها بڕی 42 ملیۆن و 500 هزار دۆلاری تریشی لە کۆمپانیە نەودەوڵەتیە نەوتیەکان وەرگرتووە کە سەرجەمی دەکاتە زیاتر لە 131 ملیۆن دۆلار. هەر بەپێی بە دۆداچوونەکانی NRT دەرکەوت کە زانکۆی ئەمریکی لە سلێمانی لەسەر وێبسایتی زانکۆکە و لە بەشی لیستی بەخشەرەکان ئاماژەی بەو 88 ملیۆن دۆلاری وەزارەتی سامانە سروشتیەکان نەداوە، بەڵکو تەنها ئاماژەی بە 50 ملیۆن دۆلار کردووە بە ناوەکانی کۆمپانیای بێتا ئینێرجی و جێنێل ئینێرجی. بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئایا ئەو 88 ملیۆن دۆلاری داهاتینەوت کە دراوە بە زانکۆی ئەمریکی کۆە بۆ لە ماڵپەڕەکەدا ئاماژەی پێنەدراوە. NRT پەیوەندی کرد بە زانکۆی ئەمریکی لە سلێمانی و دەربارەی ئەو 88 ملیۆن دۆلارە پرسیاری کرد. وەڵامی ئەوان ئەوە بوو کە تەنها ئەو پارانەیان وەرگرتووە کە لە لیستی بەخشەراندا لە وێبسایتی زانکۆدا ئاماژەی پێکراوە. بەپێی ئەو لیستەش تەنها بڕی 65 ملیۆن دۆلار لە حکوومەتی هەرێم وەرگیراوە و بە ناوەکانی نێچیروان بارزانی و عومەر فەتاح و عیماد ئەحمەدەوە تۆمار کراوە. هەروەها سەرجەمی پارە وەرگیراوەکانیش لە بەخشەرەکان کە حکوومەت و بازرگان و کەسایەتەکان دەگرێتەوە 190 ملیۆن دۆلارە. هەروەها لە بڕی پارەی وەرگیراو لە کۆمپانیا نەوتیەکان وەزارەتی سامانە سروشتیەکان بە NRT ڕاگەیاند کە زانکۆکە بڕی 42 ملیۆن و 500 هزار دۆلاری وەرگرتووە. بەڵام لەسەر وێبسایتی زانکۆکە ئاماژە بە بڕی 50 ملیۆن دۆلار کراوە کە لەو کۆمپانیایانە وەرگیراوە. هەروەها بەپێی ئەو بەڵگانامانەی لە بەردەست NRT دایە لە داهاتی نەوت بڕی 54 ملیۆن دۆلار بۆ زانکۆی سلێمانی و 30 ملیۆن دۆلار بۆ زانکۆی ئەمریکی لە دۆکتەرخان کراوە کە ئەم زانکۆیەش لەلایەن مەسرور بارزانیەوە دادەمەزرێنرێت. ئەوەی کە جێگەی سەرنجە لەم بەڵگەنامانە جیاوازی بڕی پارەی تەرخان کراو بۆ زانکۆی ئەمریکی لە سلێمانی و زانکۆی سلێمانیە کە زانکۆیەکی حکومیە. جیاوازیەکانی نێوان زانکۆی ئەمریکی لە سلێمانی، زانکۆی سلێمانی لە ئێستادا نزیکەی 22 هزار خوێندکاری هەیە، بەڵام زانکۆی ئەمریکی نزیکەی 2000 خوێندکاری هەیە. زانکۆی سلێمانی 5100 مامۆستا و کارمەندی هەیە، بەڵام زانکۆی ئەمریکی 201 مامۆستا و کارمەندی هەیە. لە زانکۆی سلێمانی خوێندکار بە خۆڕایی دەخوێنێت، بەڵام لە زانکۆی ئەمریکی خوێندکار دەبێت ساڵانە 10,000 دۆلار بدات. زانکۆی سلێمانی تەنها 54 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە لە پارەی شیرینی نەوت، بەڵام زانکۆی ئەمریکی لە سلێمانی 131 ملیۆن دۆلاری لە پارەی نەوت وەرگرتووە. زانکۆی سلێمانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵایە، بەڵام زانکۆی ئەمریکی زانکۆیەکی ئەهلیە و بەرهەم ساڵح دامەزرێنەر و سەرۆکی بۆردی زانکۆکەیە. لە کۆتاییدا زانکۆی ئەمریکی تاکە زانکۆی ئەهلی نییە کە پارەی بۆ تەرخان کراوە لە داهاتی نەوت، بەڵکو زانکۆی ئەمریکی لە دۆهۆک کە مەسرور بارزانی دامەزرێنەری زانکۆکەیە بڕی 30 ملیۆن دۆلاری لە داهاتی نەوت بۆ تەرخان کراوە و تا ئێستا زانکۆکە تەواو نەبووە. NRT لە زنجیرەیەک راپۆرتدا و بە کۆمەڵێک بەڵگەنامە داهاتی نەوت و چۆنێتی سەرفکردنی و دیاردەمانی بەشێک لەو داهاتانە بڵاو دەکاتەوە کە داهاتی شیرینی نەوت و گرێبەستە نەوتیەکانە و بڕەکەی بە 12 بۆ 15 ملیارد دۆلار مەزەندە دەکرێت.